لە هەموو ڕۆژێکدا 17 جار وشەی ئەڕەحمانی ڕەحیم لە نوێژەکانماندا دەڵێنەوە. ئایا بیرت کردووەتەوە لە جیاوازی نێوان ئەم دوو ناوە پیرۆزەی خوا، یان ڕۆژێک هەستت کردووە بە کاریگەریان بەسەرتەوە؟ ئێمە زۆرێک لە ناو سیفاتەکانی خوا دەناسین، بەڵام چۆن وا بکەین کاریگەریان بەسەر دڵ و ڕەوشت و هەموو ژیانماندا هەبێت؟ 5 هەنگاو دەبن بە هۆکاری هاوکاری بۆت ئەگەر جێبەجێیان بکەیت. زانینی ماناکەیان، بە بیرهاتنەوەیان لە هەموو حاڵەتێکدا، بیرکردنەوە لە کاتی بیستنیان، پاڕانەوە و مەدەحکردنی خوا پێیان، خۆڕازاندنەوە بە ماناکانیان. خوای بەخشندە کەسە بەخشندەکانی خۆش دەوێت. بیر بکەوە و بزانە ژیانی ئەم هەفتەیە چۆن دەبێت کاتێک کار بەم ناو سیفاتانەی خوا دەکەیت و بەردەوام لە یادتدان. بۆ نمونە، کاتێک لەسەر لاپەڕەی فەیسبووکەکەت وێنەیەکی ناشەرعی دەردەکەوێت، ڕاستەوخۆ بیرت دێتەوە کە خوا بەسیرە و بینەرە و دەتبینێت. و کاتێک لە دەروونتدا بڕیاری خراپەیەک دەدەی بەرامبەر بە موسڵمانێک، ڕاستەوخۆ بیرت دێتەوە کە خوا عەلیمە و زانایە و ئاگای لە ناو دڵ و دەروونەکانە. و لە کاتی تەنهاییدا نێتی تاوانێکت هێنا، ڕاستەوخۆ بیرت دێتەوە کە خوا چاودێرە بەسەرتەوە. و کاتێک بە نزمی قسەیەکی خراپ بە بنگوێی هاوڕێیەکتدا دەکەیت، ڕاستەوخۆ بیرت دێتەوە کە خوا سەمیع و بیسەرە و هەموو دەنگێکی نزم و شاراوە دەبیستێت. و کاتێک دەتەوێت دەستدرێژی بکەیتە سەر بێدەسەڵاتێک، ڕاستەوخۆ بیرت دێتەوە کە خوا لە تۆ زۆر بەهێزترە بەسەرتەوە. و کاتێک بەلای هەژارێکدا تێدەپەڕی و پێویستی بە یارمەتیە، ڕاستەوخۆ بیرت دێتەوە کە خوا زۆر بەبەزەی و میهرەبانە و ڕەحم بە کەسانی بەبەزەی دەکات. و کاتێک ویستت تووڕە و دڵگرانبی لە کاتی بەڵاو ناخۆشیدا، ڕاستەوخۆ بیرت دێتەوە کە لەلایەن خواوەیە و بەقەدەری ئەو خوایەیە کە کار لە جێ و شارەزایە. ئایا بیرت لە سوود و کاریگەریەکانیان کردوتەوە؟ ئەمانە لەگەڵماندا دەبن لە هەموو کات و ڕووداوێکدا. بە ناوی خوا دەژین و بە ناوی خوا دەمرین. لەو حاڵەتەدا بەرهەمەکانی لەسەر دڵ و ئەندامەکانتدا دەبینیت، وەک نیازپاکی لە نیەتتدا، و ئارامی و ئاسوودەی لە دڵ و دەروونتدا، و سەلامەتی لە دڵدا، و چاودێریکردنی کەسایەتیت، بەندایەتیەکی تەواو، و بەرزی لە ڕەوەشتتدا. ئەم ڕەوشتانە بۆ مرۆڤەکان دەبنە هۆی لە یەک نزیک بوونەوە و ئەمن و ئاسایش و سوود بە یەکتر گەیاندنیان. پێغەمبەری خودا صلی الله عەلەیه وسلم فەرموویەتی: خوا بەردەوام یارمەتی بەندەکەی دەدات، ئەوەندەی بەندەکەی یارمەتی براکەی بدات. ئەوەی لای خوا زۆر گەورەیە لە خۆشەویستی و لێبوردەی و ڕەزامەندی. هەر کەسێک حەزی لە شتێک بوو، شارەزایی لێ دەبێت و دەیناسێت، و هەر کەسێک شتێکی ناسی، خۆشەویستی بۆی زیاتر دەبێت و زۆر باسی دەکات، و خۆی بە سیفاتەکانی دەردەخات، و کاریگەریان بەسەر ناوەڕۆک و دەرەوەی دەبێت.